خۆشەویستان دووبارە سڵاوتان لەبێت لەسەر پرسی کەوتنەوەی ئاگر و هەوڵەکانی بەرگری شارستانی سلێمانی بۆ ڕوبەڕووبوونەوەی کەوتنەوەی ئاگر و هەروەها ئەو پوش و پاوەنانی کە زیاتر مەترسی دروستبوونی ئاگرکەوتنەوەیان لەسەر هۆکارەکانی کەوتنەوەی ئاگر بەتایبەتی لە وەرزی گەرمادا بۆچی دەگەڕێتەوە، ناهۆشیاری، ناپرسیارەتی و پیسی ژینگە و ئیلا ئاخری کە هۆکارن بۆ کەوتنەوەی ئاگر بۆچی دەگەڕێتەوە. ئاستی هۆشیاری خەڵک لە چاستێکدا لە کاتی گەرمادا کە ئاگر نەکەنەوە یاخود ئەو هۆکارانی کە دەبنە هۆی دروستبوونی ئاگر. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز ئارام عەلی کە بەڕێزیان وتەبێژی بەرگری شارستانی سلێمانی لەسەرم بابەتە گفتوگۆکەم. کاگارام زۆر سوپاس ئامادە بوون جژنش پیرۆز بێ. دوێنێ بینیمان ئایلێکم ڕۆژی جژنا و ئاگر کەوتەوە ماوەیەکی زۆریشی پێچوو تا کۆنتڕۆڵ کرا. با لەوەی دوێنێەوە دەست پێ بکەم هۆکارەکەی بەپێی بردووە داچوونەکان و لێکۆڵینەوەکان چی بووە و بۆچی هێندە ناڕەحەت کۆنتڕۆڵ بوو؟ زۆر سپاس بۆیەوە بەنای بەڕێبەراتیمان و جژنە پیرۆزە لە بەڕێستان و لە تاوای بینەرانی کورساتی شەکەین. بەداخە بۆ ڕووداوانی کە ڕوو دەدات لە سنووی بەڕێبەراتیمان ڕاست ئەمڕۆ ئیمساڵ ڕێژەی پوش پەڵا زۆرە بە حکمی و بارانبارینێکی زۆر لە وەرزی بەهاردا ڕوویداوە. بەداخەوە زۆربەی ڕووداوەکان لەم ساڵدا بە دەستی ئەنقەستە، زۆربەی زۆری ڕووداوەکان دەستی ئەنقەست کە هاوڵاتی بە عەمدی ئاگر لە پوش پەڵاشەکەیات کەما بێتە هۆی ئەوەی کە سروشتی کوردستان و لە وەرگاکانی کوردستان زەرمەند بن و ڕێژێکی زۆر بەرفراوان پوش و پەڵاش بسووتیە. ماتەمە بەستیانە ئاگرەکە دروست پشتپانەکان بەدڵنیایە زۆربەی زۆری دەستیان خستە ڕێژەیەکی کەم بۆی ئیهمالی هاوڵاتیەوەیە. بۆ نمونە ئەگەر بچێتە شوێنێکەوە بە مەستی گەشت و گوزار بێ پاژماوی ئاگرەکەی پێشەوەی بەتەواتی دڵنیابێتەوە لە کوژانەوەی بەجێڵە یاخود فلتەری جگەرەکەی لە ئۆتۆمبیلەکە فڕێتە دەرەوە کە ئەمە بێت هۆی ڕووداوی ئاگرکەوتنەوە. و لەلایەکە ئێمە بەداخەوە بۆ ئەم حاڵەتانە کە ڕوویان لە بەتایبەتی لە ناوچە کشتتوکاڵیەکاندا کە براجوتیارەکان کە وەرزی دوورینەوەی دانەوێڵا بێت ڕەچاوی ئەو ناکە کە بڵێن زەویەکەی دراوسی کە جارە نەدوراوەتەوە ئەمە ئەم خۆی دوراوەتەوە جاڕەکە کە پێڵێن دەسەکە بە سووتانی جاڕەکە یان زەویەکی کە پاژماوەکەی ماوەتەوە کە ئەمە بێت هۆی گواستنەوەی بۆ بەرهەمەدانەوەڵەکەی براجوتیارەکەی دراوسی ینی ناهۆشیاری نابەرپرسیارەتی زۆربەی زۆری ڕووداوەکانمە بۆ واگەڕێتەوە. باش کاگارام یعنی ئێمە ساڵانە لە وەرزی گەرمایان حاڵەتا بینین کە دووبارە و چەند بارێژە بێتەوە سووتانی پوش و پاوەنەکان سووتاندن یاخود سووتانی چیای ئەزمڕ بە پلەی یەک مەترسیەکە و کاریگەریەکەی لەسەر چیای ئەزمڕ دروستەکە. ینی ماوەی چەند ساڵە ئەمانە ڕوودەدات بەرگری شارستانی چه هۆشیاریەک دەدا بە هاوڵاتیان و ئەو تابلۆ تایبەتانی کە بەکارهێنرێت ئەمانە تا چەندی احتیماتان لەسەری بستۆ بۆی هاوڵاتیان لە ڕێگەی هۆشیار بکرێن. وەک پێشترامەژە ڕاستە بەرزبوونی پلەی گەرمەی بەرز بۆتەوە بەس نەگەشتێتەوە ئاستی کە بێتەوەی سووتانی بێتە هۆکارێک بۆی کە سووتانی پوش و پەڵاش لەو شوێنانی کە پوش و پەڵاشەیە. بەڕێبەراتیمان ئێمە بە بەردەوامی لە خەمی پاراستنی ژینگەی کوردستان و سروشتی کوردستانمان هەیە. ئێمە بە وەکو بەرپرسیارەتیەک لە بیدایەتی وەرزی بەهاردا کە بەڕێبەراتیمان هەڵەسێ بە ئاڕاستەکردنی نووسراوێک بۆ پارێزگای سلێمانی بەبەستی لایەنە پەیوەندیدارەکان بەتایبەتی بەڕێزان لە سەرۆکایەتی شارەوانی بۆی کە هەستن بە دانان دروستکردنی ئاگربڕ لە ناوچە شاخاویەکان بەتایبەتی نووسراوە ئاڕاستەی پارێزگای سلێمانیەکەین بۆ مەبەستە و بەدەر لەمە لە پێیجی فەرمی خۆماندا کە زۆربەی هاوڵاتیان ئێستا بۆی سۆشیال میدیاوە کە کاریگەریانەوە خوێنەرن لەو بابەتەیە ڕێنمایی هەموو ساڵانە ئەپدەیتی ڕێنماییەکان ئەکرێتەوە بڵاوەکرێتەوە. ئێمە بەدەر لەوە هەر ئاگاداری هاوڵاتیانی خۆشەویست دەکەین لە ڕێی ڕاگەیان خۆشەویستەکانەوە کە پابند بن بە ڕێنماییەکان بۆ ئەوەی سروشتی کوردستان پارێزراوە بێت. باشە ئەو نووسراوی کە جناب باس لێوە کرد ئاراستەتان کردووە یان لە پلانتانە؟ نا هەموو ساڵێک لە هاتنی وەرزی بەهار پێش ئەوەی کە پوش پەڵاش وشک بێت یاخود زەر بێت ئێمە هەموو ساڵانە ئاگاداری بەڕێزان لە پارێزگای سلێمانیەکەین بۆی کە ئیجراتە یاساییەکان بگرێنێتە بەر بۆ دروستکردنی ئاگربڕ. باش دوێنێ لە کاتی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەدا و ئەوە ڕاگەندرا هەر لەلایەن بەرگری شارستانیەوە کە تیمی تایبەت دادەنرێت بۆ چاودێریکردنی پوش و پاوەنەکان و ڕێگری لە کەوتنەوەی ئاگر. ئەم تیمانە چۆن کار دەکەن و لەکوێ جێگی کرا؟ لە حاڵەتێکی ڕووداوانەی کە نەگەێت بۆ پوش پەڵاش بۆ سەرجەم ڕووداوەکان کە پێویست کە چەند تیمێک بە سەرپەرشتی بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی و سەرجەم ئەفسەران و کارمەندانەکە و نەتە حاڵەتی ئامادەباشی و ئینزارەوە ئێمە دوێنێ بەڕێز بەڕێوەبەر و چەندها ئەفسەر کە بەدەل لە ئەفسەر هێشتگرەکانمان گەڕانەوە سەر ئەو کارە و توانراوە
بە چەند تیمێک لە چەند شوێنێکەوە لەم چیای وێڵەیەر کە گوندی وێڵە نزیک گوندی وێڵێرە توانراوە کۆنتترۆلی ئاگرەکە بکرێ بە خۆشەبەختانەوە کە توانرا بە زووترین کات و سنوور ئاگرەکە کۆنتترۆل بکرێت و نەگەێزرێتەوە بۆ شاکانی کە باش دیارە کۆنتترۆلکردنی ئاگر هێندە ئاسان نییە هەم پێویستی بەڕاهێنانێکی تایبەتی بەرگری شارستانی تیمەکان هەیە و لە ڕوویکی دیکەشەوە پێویستی بە پێداویستی لۆجیستی هەیە بۆ کۆنتترۆلکردنی ئەم پێداویستانە تا چەند لە بەردەستایە وکو بەرگری شارستانی و زیاتر چ شتێک بەکار ئەهێنرێت لە ئێستا و شێوازە ستانداردەکەی ئێمەوەکو کارمەندان و ئەفسەران بە بەردەوامی ساڵانە خول دەبینن بۆ مەبەستی ئەپدەیتکردنەوە زیاتر وەرگرتنی زانیاری سەبار بە کۆنتترۆلکردنی سەرجەم ڕووداوەکە نەگەر ئاگری پوش و پەڵاش و لە ڕووداوەکان دێمە بەدڵنیایە سەری خۆمان ئاگادار کردوێتەوە بۆ هەر پێداویستیە کەلوپەلێک کە پێویستمان پێبێت بە خۆشبەختانەی ساڵ هاوکاری باشمان بوون بۆ ئەوەی کە ئەو پێداویستانی کە پێویستە بە بەرگری شارستانیمان هەیە بتوانین بەکاری بێنین لە ڕووداوە نەخوازراوەکاندا. باش دیارە هەر کەمێک بەر لە ئێستاش لەو ئانوساتەیە کە دەستمانە کرد بە بەرنامەکە دیارە ڕاگەیەنرا کە ئاگرێک لە سنووری و شار باژەر کەوتۆتەوە ئەم ئاگرەوە کارەکەی چی بوو ویستە کۆنتترۆل بووە ئێستا تیمەکانمان بەداخۆ بۆ ڕووداوی کە ڕوویەتی تیمەکانمان لێنەوە خەریک کۆنتترۆلکردنەوەی ڕووداون هەر کە کۆنتترۆل کرا و بە دڵنیابوونەوە لە سەبەبی ئاگرەکە بۆ ڕاگەیاندنی خۆشەویست ئێعلانەکەین. باشە دیارە کاک ئارامجارێکی دیکە ئەم پرسیارە بنەوەیەکی کاکەمەوە کە پێداویستی لۆجیستی زۆر گرنگە هۆیەکانی گواستنەوە و کۆنتترۆلکردنی ئاگر ئەمە تا چەند لە بەردەستی تیمەکانی بەرگری شارستانیا هەیە بە تەواتی لە بەردەستمانە ئێمە خۆشبەختانە بەدەر لە بەڕێبەراتیمان وەک سەرجەم کارمەندان ئەو پێداویستێکی لە بەردەستمانەیە کە بتوانین کۆنتترۆلی ڕووداوە نەخوازراوەکان کردن لەو شوێنانی کە پێویستمان بە تیمی فڕۆکەوانی بێت لە فڕۆکەخانی سلێمانی سوپاسیانەکەن بەدەممانەوە هاتوون بۆ کۆنتترۆلکردنی ڕووداوەکان. باشە تا ئێستا لە کاتێکی دەستپێکردنی هاتنی وەرزی گەرماوە چەند جاراگە کەوتۆتۆ لە سنووری سلێمانیە ئەگەر ڕوو ئەداد بڵێ ئەگەر ڕوونە بە عادەت بە ئامار ینی چەند تا ئێستا دوو حاڵەت کە ڕووداوی گەورە بن و لە پێویست بۆ بکە بە چەند تیمێک بچنە سەرەوە دوو حاڵەتمان هەبووە. باشە پلانەکانی داهاتووتان چییە بێ کاک ئارام بۆ ڕێنماییشتان بۆ هاوڵاتیان دووبارە داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەگەین پابند بن بە ڕێنماییەکانی بەرگری شارستانیەوە ئەم ڕێنمایانە بۆ سەلامەتی خۆیانە بۆ سەلامەتی سروشتی کوردستانە کە بۆی پارێزراو بێت لە هەر ڕووداوێکی نەخوازرا و کە بێتەوەی زەرەرگیانم بە سروشتی کوردستان ڕێنمایەکانەوەی ئەگەر هاوڵاتی خۆشەویست ئەگەر ئاگرێک کردەوە دوایی کە پێویستی بە ئاگرەکەنەوە تاو دڵنیا بەرەو لە کوژانەوەی پاژماوی ئاگرەکە یاخود ئەگەر جگەرە دەکێشێ فلتەری جگەرەکەی لە ئۆتۆمبیلەکەەوە فرێنەیاتە دەرەوە کە ئەمە دەبێتە هۆی سەبەبێک ئیهمالی و داوا لە هاوڵاتانی خۆشەویست دەکەن هەستکردن بە بەرپرسیارەتی دوورکەونەوە لە سووتانی سروشتی کوردستان. باشە کاگەران من زۆر سوپاس دەکەم کە لێرە ئامادەیت هەبوو کە ئەو زانیاریانت لە سەرکەوتنەوەی ئاگرەکەی شار باژەڕش بە ئێمەدا زۆر سوپاس دەکەم. ڕوبەرێکی زۆر سوتا ئەوی شار باژەر کاگەرە ئاگرەکە ئەو نەبێ هەڵیداوە داخەوە تیمەکانمان لەوێن و زانیاری زیاتر دوایی لە خزمەتانە. من زۆر سوپاس دەکەم دووبارە سوپاس بۆ بەڕێز ئارام عەلی تۆپێژی بەرگری شارستانی سلێمانی کە لێرە ئامادەی هەبوو.